بۆیە نەچوونە بەردەم نووسینگەی پەرلەمان لەبەر نووسینگەی پەرلەمان ئەهمێتی دامەزران و شەرعەتی دامەزراندنی نییە لەبەرەوە پەیامەکەمان بۆ نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتە ئەم پەیامەش پەیامی هەموو ئەو فەرمانبەرانەیە کە لە ناو ناوەندەکانی داواییرەکانی هەموو کوردستانە داوامەکەن و گرێبەستن تیانە 11 ساڵی تەواو کردووە دیانە 8 ساڵی تەواو کردووە هەر لە گەشە پێدان هەر لە ئاسایی کە تا ئێستا هیچ مافێکی سەرەتایی خۆی نەیراوەتێ کە دامەزراننا لە ماوەی ئەم چەند ساڵە کتابی ئەنجومەنی وەزیران هەیە لە 2014 کە ئەو کەسانەی کە 3 ساڵیان تەواو کرد بە ئاسایی ئەبێ دابمەزرێن لە ماوەی ئەم چەند ساڵەیە دەیان کەس کۆچی دوایی کردووە دەیان کەس خانەنشین کراوە تا ئێستا حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک بە تەنگ داواکاری ئەم فەرمانبەرانەوە نهاتووە. ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەست لە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شاهیدی ئەو دەستگانەی کە کاری تێدا دەکەین ئەرکێکی قورس بە موچەیەکی کەم ڕایی دەکەین. لە ساڵی 2013 پەرلەمانی کوردستان بە یاسا بە هەمیشەیی بوونمانی دوای 3 ساڵ لە خزمەتکردنی حەقیقی بڕیار لێداوە. حکوومەتی هەرێمیش چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەستی داوە. بەڕێزان زۆرینەی فەرمانبەرانی گرێبەست نەک تەنها ماوەی یاسایی خۆیان تەواو کردووە بەڵکو ساڵانی خزمەتیان لە نێوان 4 بۆ 14 ساڵدایە و هەتا ئێستا نەکراون بە هەمیشەیی. هاوکات لە سیستەمی پاشەکەوت موچەی ئێمە لە 150 لێ بڕا کە موچەی زۆرینەمان لە نێوان 350 بۆ 500,000 واتە فەرمانبەرێک ئەگەر 350,000 وەرگرت بێت موچەکەی لە کاتی لێبڕینی موچە و پاشەکەوتی موچەیە 175,000 بووە. لە ماوەی ڕابردوودا لەسەر خواستی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران نووسراومان ئاراستەی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران کردووە بە ژمارە 10,432 لە بەرواری 2/9/2021 بە مەبەستی کۆبوونەوەیەکی تایبەتی ئەنجومەنی وەزیران لەسەر پرسی بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست. پاشان سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران لە بەرواری 13/9/2021 لە نووسراوێکدا ئاراستەی وەزارەتی دارایی و ئابووری کردووە بە ژمارە 10,995 داوای تەواوی داتا و زانیاریەکانی تایبەت بە فەرمانبەرانی گرێبەستی کردووە کە لە داواکاریەکەدا ژمارەی فەرمانبەرانی گرێبەست خشتەی بەراوردکاری بڕی موچەی بە هەمیشەیی بوونی گرێبەست وەڕای وەزارەتی دارایی بۆ ئەم پرسە تێیدا جێگە کراوەتەوە. دواتر لە وەڵامی هەمان نووسراودا لە 27/9/2021 بە نووسراوی فەرمی لە وەزارەتی دارایی و ئابووریەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە بە داتا و زانیاری ورد و سەلمێنراوە کە بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەست مانگانە بڕی 2,805 ملیۆن دینار ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ بارگرانیەک دروست نابێ لە بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەستدا. بۆیە لێرەوە داوا ئەکەین لایەنە پەیوەندیدارەکان ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرە پەیوەندیدارەکان ئەم پرۆژەی ئێمە بخەنە دووبارە واتە جارێکیکە خراوەتە نێو پرۆژەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە دووبارە بەو داتا وردانەی کە وەرگیراوە و کە ئاسانکاری بۆ حکوومەتیش ئەکا واتە ساڵانە نەک ساڵانە مانگانە 2,895 ملیۆن دینار ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی. یعنی لە بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەست نەک بارگرانی دروست نابێ بەڵکو بارگرانیەکی زۆر لەسەر حکوومەت کەمە بێتەوە. لێرەوە ڕووی داواکارەکانمان ئاراستەی بەڕێز مەسروور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین لە سوودی ئێمە و سوودی حکوومەتیش دوجار بڕیار بە لەسەر ئەم پرسە. هاوکات داوا لە جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکانیش ئەەکەین پشتیوانی داواڕەواکەمان بکەن. بە پێچەوانەوە ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست بەردەوامی ئەین بە ناڕەزایەتەکانمان و هەنگاوی جیاوازتر ئەگرینە بەر. لەگەڵ ڕێزدا دەستەی نوێنەرانی فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان 31 دەی 2021.